ئازیزانم سڵاوتان لێبێ گەڕامەوە بە بەرنامەیەکی نوێی مایکە سوورەکە. بێگومان کۆمەڵێک دیاری زۆر باشم پێەیە، پرسیاری زۆر ئاسانم بۆ داناون چونکە پێم خۆشە هەر کەسێک لە بەرنامەکەی منە بەشداری بکە ببێتە خاوەن خەڵات. با بڕۆین بزانین کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن. یار وڵی سۆرانێکە زۆر تەوانی مشکلە نییە بادینی سۆرانی هەمووی کووردە مشکلە نییە خەڵکی کوێن ڕۆژهەڵاتن ڕۆژهەڵات بەێ بەخێر بن سەر و سەرچاو لە چ شارێک دانیشن لە ڕۆژهەڵات ئورومیە بەێ چۆنە شوێنەکەتان خۆشە خۆش عیبینە تۆزە بۆمان باسکە تۆزە باسی ورومێمان بۆ بکە بەچی بەناو کوردستان هەموو شوێنی خۆشە چی دوایە بەێ وڵی چ شتێکی خۆشی لێ شوێنی خۆشتی لێ باکە هاتین بە ورومێ شوێنی گەشتیاری خۆشی هەیە لەوێ بەڵێ ئەرێوەڵە ئەی چۆنە هاتون زیاتر لای مرگەواربان ترگەوار لای هەرکیەکان خۆشە بەڵێ زۆر چاکە هەر لە خۆشییا بن ئیشەڵڵا کوردستان ئاوەدان بێت هەموو شوێنێکی ئیشەڵڵا چۆنە هاتون بۆ فامیلیمەوە هەر بۆ سەردان هاتن بۆ سەردان هاتون بەێ چەندێکە هاتون بۆ هەولێر وڵای لە مێژوەیە 10-11 ساڵ ئەها یعنی ماڵتان لە هەولێرە زۆر چاکە بەخێر بن سەر و سەرچاو فامیلی مۆڵتان پێ خۆشە زوو سەردانەکەن خۆشە عیبینە زۆر چاکە بەسەراتێکی خۆشمان بۆ باز ناکەیت لە کاتی هاتنە بۆ هەولێر کە لە وریمەوەیت بۆ هەولێر شتی خۆش ڕوو ئەیە لە ڕێگا شتێکی خۆشمان بۆ باسکە والله هەل داخلی هەولێری دەبن لای سۆرانوان ئەو گەلی علیبەک زۆر خۆشەوێن دەرێ ینی سروشتێکی جوانی هەیە دەستکاری نەکراوە وایە ڕاستە دەوێ ئەو کانیەکانی وێن دەری زۆر خۆشنی ئەوەی سەر ئەو ڕێگەیە بەێ حەزە بە چوونە دەرەوە و گەڕان و دیمەنی جوان هەیە بەێ زۆر زوو دەچنە دەرەوە بۆ ناو سروشت وڵای زیاتر هاوینان دەچن دەردەچن هاوینە بۆ گەرمایە هاوینان ینی ئەوەیە ینی پێش هاوینان ینی بدایەتی هاوینان بەهار و بەهار ڕاستە و کاتە جەوەکە خۆشە بدایەتی بەهاری باران زۆرە بەس تابەن ئاخری بەهاری خۆشە ناوەندی بەهاری خۆشە بارانی بەهاری ژەر تۆزێکە ها نمێگە باری و نامێنێ هەموو کاتێ لە خۆشییا بن باران کەم بیارێوەڵە خەڵکی ڕۆژهەڵات دەنگیان خۆشە بەرانێکی خۆشمان دەنگم خراپە حەز لە دەنگی کێیە خۆت بەخۆ وڵا حەسەن زیرەک دەنگی خۆشی تۆزێکمان بۆ بڵێ لۆ گەرانی خراپمە لەو گۆرانی خراپی خاتون وایە دەنگی بۆ گۆرانی خراپە دەنگی خۆشە وەڵا خاتونەکەت ئەڵە دەنگی خۆشە گۆرانی خراپ تۆزێکمان بقینە با خراپیە مامانەیە خاتونەکەت ئەڵە دەنگی خۆشە نازانم ئەو پشت ئەگرێ ناوەڵە بۆ گرانی خراپ دڵێت خاتونگیان دەنگی خۆشە وایە بە چیە سەرقاڵی ڕۆژانە وەڵای ئەمە تێرە ئیش خۆمان هەیە بەڵێ لەشتان ساخ لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی باشی زانیاریت باشە وەڵای حەسەب ئەوە کێیە زۆر چاکە پرسیارتان لە یەکەم بەو هیوایی بنە خاوەن خەڵات یەکەم تاوەری هەور بر لەکوێ دروستکرا یەکەم تاوەری هەور بڕ ئەوەی کە هەورە بڕێ دەچێتە ناو هەورەوە لەکوێ دروستکرا هەڵبژاردن تێمێ یەمەن دوبەی نیویۆرک دوبەی تۆ دەڵێی دوبەی نیویۆرک تێدا بوو یەمەن دوبەی نیویۆرک تۆ دەڵێی نیویۆرک نیویۆرک بەێ نا پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات بیگۆڕە دوبەی خۆ لەمانی ژەبیە تەبع دوبەیش نییە وەڵامێکی تاوام پێ بڵێ لە بینی یەمەن دوبەی نیویۆرک بەس دەمنی یەمەن دە باشە ماڵە بەهرەمێنێ یەمەن توش بڵێ یەمەن لەمێ ببیتە خاوەن خەڵات پێم خۆشە ئەوەی کە لە بەرنامەکە من بەشداریەکە بەبێ خەڵات نەڕوە دەڵێ یەمەن نەمبیست بوو یەمەن ببتەوە ینی تاوەری هەبیتن بەڵێ هەیە تاوەری هەیە یەکەم تاوەری هەور بەر لەوێ دروست کراوە باشە دەست خۆش
وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵاتێکمان پێ بن دەچیتە تێکساس چیکن لە قاتی دوو هەمە لێ بە فرینان دەخۆی لەگەڵ خێزانەکە باشە بەدڵتە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریت کاتێکی خۆشخوای لەگەڵ سپاس دەکەم سەر چاوان بڕۆین بەلای ئەم کاکەیە سڵاو لێبێ چۆنی کاکە گیان باشی؟ نانە بۆ قوربەسەرە من سەری ڤیدۆکانی تۆکەم تۆش سەری ڤیدۆکانی منە کردووە ئارێ وڵات دەستەکانت خۆش وایە وەکیەوەیە ئەیکوا خێزانە لەگەڵی نییە؟ ناوەڵەواتم شتی بۆ کڕم ئێوەش ئاوا بن شت بۆ خێزانەکانتان بکڕن وانی ئافرین ئەبێ دڵی ڕابگری هەدیی بۆ بەری ئەکید جاو خەریکم هەدی بۆ بم خۆشیاگەی لێ نییە باشە بەرنامەکەی بەشەوە نییە یەکسەر ڕاستەخۆ نییە؟ دەی باش ئەوە بۆ شەوی هێڵدایە تر ئەم شەو هێڵدانیە؟ سبەی شەوە ئەیوتیان ئەم شەوە؟ ئەوە لی نازانم داوەڵات چوزانم لە کۆڵیان کردێتەوە خۆی ئەسلەکەەوە زانم لە ڕۆژ هەڵاتە شەوی هێڵدا زیاتر لەوێ یادیەکەنەوە و مێزی بۆ ڕازێنەوە اینجا ئێمە دەمانەوێت لێرەش جێبەجێ بکەین و لە ناو خەڵک نیشانی بدەین کە شەوێکی تایبەتە خێزانەکان هەموو لە دەوریە کۆ دەبنەوە و هیوادارم بە جددی لێرە شتە ئەها جێبکەوێت لە ناو خەڵک ئیشەڵڵا ئێمەش بەو هیواین هەر شتێک باش و جوانە و دەبێتە مای دڵخۆشی بۆ خێزانەکان ئێمەش پێمان خۆشە کە ببێتە عادەت و بکرێت ئیشەڵڵا پێ جوانە؟ ئارە وەڵات جوانە سەلەکەم جوانە؟ زۆر ئافرین ئەوە ئەتوانێت لەگەڵ هەموو جلێکە لەگەڵ هەموو کابۆیەکە لەگەڵ هەموو چاکەتەکە بگونجێنێ ئەگەرم بزانم چیتر هەیە دە باش دێگەڕڵێ هاوکاریش دەکەم دەستەکات خۆش دەستەکان خۆشبی وەکی ئەوەیە ئارێوڵا شتێکی خۆشم بۆ باسکە لەم ماوەیە چی شتێکی خۆش ڕوویا بێز بەلەوەی کە هاوسەرگیری و کردووە وڵی خۆشترینشت هەر هاوسەرگیریەکەمە زۆرە بەلاوە خۆشە زۆر لەبەرەوەی کە ئەو کەسەی هاتۆتە ژیانم تەواو ژیانم گۆڕاوە ئەلحەمدولیلا ئیشەڵڵا هەموو کاتێ دڵخۆشە بی نەسیحەتێکی گەنجەکان بکەم لێرەوە لەو مایکە سوورە ئافرین فەرموو پێمان خۆشە زێر گران بێ هەرزان بێ بە قسەی هیچ کەسێک مەکەن ژیانی هاوسەرگیری خێر و بەرەکەتی لە دواوەیە ترست لە هیچ شتێک نەبێ بڕواتە بێ لەوانەیە ڕۆژێک دێمە ڤیددیۆیەک دەکەم لەسەر مۆزوعە کە ئێمە لە چیەوە گەیشتین بەچی هیوادارم ترستان نەبێ ئەوەی کە خۆشتان دێ ئەوەی کە لە ژیانتانە ئینشەڵڵا بە دڵێکی صاف و پاک و خاوێن پێی دەکەن ئینشەڵڵا ئێمەش بەو هیواین زەواج تاکە سونەتە کە لەگەڵ خۆیان خێر و بەرەکەتێکی زۆر جیاواز ئەهێنی بۆ ناو ژیانت ئیشەڵڵا هەموو گەنجەکانمان بۆ پرۆسەیە تێدەپەڕن و زۆر بەختەوەرە بن ئیشەڵڵا ئێوەش بەختەوەرە بن شتێکی خۆشتر نییە باسیکەی بێجگە لەوەی هاوسەرگیریەکەت بۆ نمونە لەگەڵ خێزان تا چوبێتی دەرە شتێکی خۆشڕۆییا بێ یان ڕۆژی هاوسەرگیریەکەتان ڕۆژی داواکردنەکەی ئێمە لە حالی حازردا بەزمارەکراوین ینی حاڵەتی دەستگیرانداریە بۆ من هەموو شتەکان خۆشە یاخوا هەر لە خۆشە ئەم مەرحەلە زۆر خۆشە دەستگیرانداری بۆ ئێمەش درێژی دەکەینەوە بەتەمای کەی بیگوازیتەوە وڵی جارێ درێژی دەکەینەوە چون خۆشەکە زیاتر لێرەیە هەر لە خۆشییا بن چی پێڵی لێرەوە بە خاتونەکەت چون سبەی شەو یەڵدایە پێی دەڵێم کە تۆ یەڵدای منیت الله شاعیرە تۆزە خۆم خم بەکەم سوسماس بخەنە سەری تۆزێ نابێ من گریانم دێ ها ئەتوانی ئێستا بگریت؟ ئەمن ئەکتەرێکی زۆر باشم لەوانەیە بڕوانەکەی ئەکتەرێکی زۆر باشم ئافرین تۆ کەسێکی لێ هاتووی من سەری ڤیدۆکان تەکەم ماشەڵڵا زۆر دەمێکە کە تۆ لە ناو کاری ڕاگەیاندن و سۆشیال میدیایە بەو هیوایام سەرکەوتوو بیت و بەردەوام بی پرسیارێکمان سپاس دەکەم گیان پرسیارێکم ئامادێ وەڵامەکە زانی دەبێتە خاوەن خەڵاتەکەش بەرە بۆ خاتون باشە با بێ بەدوان وەڵای تر مەیکەپمان پێ و خواردنمان پێ و شتکڕینمان پێ زۆر پێ بوو پێشنیار دەکەم خۆتان بیدەن بە کەسێک ئەگەریش مەیکەپ بوو ئەوەی جدەی بم سپاس دەکەم بەڵام ئەگەر شتێکە کە ناتوانم بیبم ئەوە لی دەگەرم بۆ خۆتان ناتوانانی خاتون بێنی بۆیرە بچن لێرە نان بخۆن خۆمان مەتعەممانەیە والله ساڵۆنیشمان هەیە ئەویشمان هەیە ساڵۆنیشتان هەیە ساڵۆنەکەی تر ینی هی خودی خۆمانە هی برادرە وەڵامی تر هەموو شتەکانمان قەیچێکە دەکاکە ئێستا تۆ لێمە کرد هیچ خەڵاتە نینێ وەڵامەکەش بزانێ خۆشە خەڵاتەکە بدەم بە خەڵک نانە من ئەم بە تۆ دوایی خۆت پێت خۆشە بیت بە هەر کەسێک پێی بدە دەمادەم پرسیارێکی ئاسان بکە پرسیاری ئاسان بە سەر چاو پرسیاری ئاسان هات چی پرسیارم پێەیە
مەتەڵێک لێ داهێنم ئەی. لەگەڵ مەتەڵا چۆنی وڵات زۆر خراپ اینجا یەک شت ئەبێ گۆرانێکی خۆشم بۆ بڵێ لەبەرەوەی کوردانی ڕۆژهەڵات دڵنیان زۆر خۆ من هی ڕۆژهەڵاتیم والله من بە ئەسڵ هەولێرم کوردیێرم خێزانم ڕۆژهەڵات خێزانە ڕۆژهەڵاتیە ئەی خۆشتان لەوێ دانانیشە خۆمزانی خۆت لەوێ دانانیشی ئێمە دێنەوە ئێرە لێرەشەوە دەڕۆین ئینشاءالله مشکلە نیە ئیشەڵڵا بۆ کێ ڕۆن کاکە دانیشتە بوو نا ڕۆینە ماڵی خۆمان وەبزاری ئەڵێت بۆ ئەوروپا دانیشتە بوون جارێ کوردستان بەجێ نایاڵین نانا هیچ شوێنێک بە کوردستان ئەکید، نابێت ئەکید. خۆشە بۆ سەفەر بڕۆی هەفتەیەک دەڕۆژ بەڵام دوجارە بێ ئەکید. بگەڕێیتەوە ئەکید. وایە مەتەڵێک لێ داهێنم ئاوی پیاکەی تەڕ نابێ خەنجەری پیاکەی شەق نابێ ئەی پیاکەی تەڕ نابێ خەنجەری پیاکەی شەق نابێ لە چاجێکتی بپرسم ئەوە قۆپیەکەی هەر زۆر زۆر وازەحە ئیش من تەکنەلۆژیایە بۆیە پرسیارێکی تر بکە باشە پرسیارەکەت بۆ با گۆڕم. مەتەڵ نەبێت باشە مانگ ڕووناکی لە چی وەردەگرێت خۆر ئەستێرەکان مەریخ لە خۆر لە خۆر بەڵێ دڵنیای بەڵێ دەستخۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات الله خەڵاتێکم پێبن خەڵاتێکمان بدەنێ قابلی برنەوە بێ شتێکی داینێ کە بە کەڵکمان نایە نانا بە کەڵکتانێت ئەمە چییە؟ ئەوە دەکەن لە فامیلی باربەر ئەن ساڵۆن بێڵم کە دەیکەین یانە نێڵم کە دەیکەین بەدڵی خۆ دەتوانی بێڵێ دەی باش ئەوە من خاتوونەکەتە ئەگەرم ڤیددیۆی لە سوۆشال میدیا بڵاو کراوە زۆرترین کۆمنت بکەن بۆ کەناڵەکەیان زۆر ئەوە سپاس لەلایەن منەوە بۆ ئێوە چونکە ئیسفادەی بۆ من نیە ڕاستی بەڵام لەلایەن منەوە بۆ ئێوە زۆر سپاس ئێوە بیبەخشنەوە بە زۆر کەسێک سپاس ئەوە بە لە لای خۆت بێ دەی باش باشە دوایی ئیتر لە پەیجی خۆت بوو لە ئەکاونتەکانی خۆت لەکوێ داد ناداینێ باشە زۆر بە قوربان؟ باشە. ئەگەر زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە شماندونە ببورن لە کاتمان گرتی خەریکی هەڵبژارنی دیاریش بوویت. نانە زۆر زۆر ئاساییە سپاس هیوای دەکەم. سەرکەوتنمەیە بۆتان بۆ زۆر سپاس. برادەرە بە ڕێزانەی پشکامێرە بەژی بە قوربان. ماندونە بن و هەروە بۆ جەنابیشت زۆر کارەکانتان زۆر تایبەتە زۆر جوانن هیوادارم کە هەمیشە بەردەوامن سپاس دەکەم لەگەڵ شەوێکی تۆشە. خۆشتانە بێت، بۆ زۆر ئێوەش سپاس. سپاس کاتێک خۆشتان بەڕێزی لەگەڵ سەر. سپاس ئەو کاکەیە خەریکی هەدیەکڕین بوو بۆ خێزانەکەی و من پرسیارم لێ کرد توانی ببێتە خاوەن خەڵات بەو هیوای ئێوەش بە خدیاوەرتان بێ و لە بەرنامەی مایکە سوورەکە بتوانن ببنە خاوەن خەڵات با بڕۆیم زەنگی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن چۆنی والله ممنون باشی ئەو مۆزوع خۆشە چی بوو ئەگێڕایە بۆیان کاگادنان باش بزان کا عدنان وەرە ئەو مۆزوع خۆشەمان بۆ بگێڕەوە والله سپاس. باسی چیتانە کرد والله کاردی دنیای ایشی باسی کارتانە کرد قرد سخته چیا کن زور بحثوات کورە قەردارە و قەردەی بینەوە بڵێ و قەردەی بینەوە اي والله ناوي دم ابدو قردار رزيل كم نا بە قوربانی دای دوکان بەسەرەوە بڵێ قەردارە و قەردەی بینەوە اي والله قردار كم او قرد بين بس هر دكان برادەرەکەت نەخۆشە اي والله پرسیاری لێکم دەبیتە خاوەن خەڵات خاوەن باشە خەڵات؟ خەڵاتە دەدەمە خەڵات إنشاءالله. باشە ئیشەڵڵا بەچێوە سەرقاڵی ڕۆژانە چ کارێک دەکەی اما ندو بشيري كمان مندوبی شەریکەی کارەکەتان قورس نییە لا والله زور قسم لا تشبكن مجبور شو كم بطل نابت لەشتان ساق بێ وایە وا خۆشترە کار بکەی لە ماڵەوە دابنیشی بەبێ ئیش چیەکەی بطل نابت و چۆن هاتون بۆ فامیلی مۆل والله قلت بس او برادري ببيني بەس بۆ لای برادەرەکەت هاتووی اه زۆر چاکە بە خێر بێ سەر چاو پرسیارێکی لێ یەکەم لەگەڵ مەتەڵا باشی مەتەڵ شلون؟ مەتەڵ باش ئەزانیت لا زیرەکی والله. لە مەتەڵا لا والله زيرك منها زیرەک نین لا والله دەی باشە مشکیلە نییە پرسیارێک لێ یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە پرسیارمان زۆر پێ نازانم کام پرسیارەکەمان ئەوەیە کام سوورەت لە قورئانی پیرۆزدا تایبەتە بە ڕزق و ڕۆزی مادەم باسی قەرد و قەردار و آية الكرسي هميان توا تۆڵی ئاەتە الکورسی أري نا من پێ دەڵم بیگۆڕا پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات إيه شو قولم سێ اختیار تێمێ سێ هەڵبژاردن تێمێ باشە إيه ده سوورەتی واقعە إيه سوورەتی یاسین إيه سوورەتی فاتحە ياسين یاسین أري والله ئەگەر هەڵم بیگۆڕا آية الكرسي ياسين توا قلب قرآن يعني بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو إيه. هیچیان نەبوو زۆر ئاسانکاریشم بۆ کردی دەست خۆش، سپاس بۆ سپاس، بەشداری سەرچاو، کاتێکی سپاس. خۆش خوار لەگەڵ سپاس ئەو بەڕێزە توانی وەڵامی پرسیارەکەمان بداتەوە دەچین دەپرسیم زان کێتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن با بڕۆم بەلای ئەو کوڕە قۆزە ئەو کوا برادەرەکەت وەرە تۆش وەرە
سڵاو لێبێ وعليكم السلام شلوني؟ باشی الحمد لله باشا ناوی بەڕێزێ ابراهيم کاک ئیبراهیم بەچی سەرقاڵی کاک ئیبراهیم چ کارێک دەکەی امن طلبه من تەڵەبەی بالي نظام لا. كويتي شيك دەی لە شستاق لە چ بەشێکی درما سازي بە حەزی خۆت چیتەوە بەشە لا والله ئەی حەز لە چی بخۆت حزم لهندسي هندسي معماري هندسي. بس شو ما درما سازي الحمد لله هەموو شتێک خێریتەیە واي ئەو ڕێگەیە باشە کە خۆی گەورە بۆت هەڵبژێرێ نەک ئەوەی کە خۆمان طبعا طبعا وعسى ان تكرهوا شيئا وهو خير لكم فەرین ئەوە ها بە سوورەتی قورئان بۆی وتم ماشەڵڵا ئەوانەی لەگەڵ قساگەن ئاوا زیرەکەن ئەی ئافەرین سپاس لك ئێ چۆنە هاتووی بۆ فامیلی مۆڵ والله هاتم لو سرداني لكم ئێ شتەکڕی بياسا حەز لە چێ بیکڕی طحين انا زعما طحين. امن كل كم باشني مشکلە وەڵا ئەڵێ بولبولی ماشەڵڵا چی والله. باش نییە لە من زۆر باشە. کوردیەکەی لە کوردیەکەی من باشترە لە کوردیەکەم باش نییە زو باشا سەرکەوتوو بیشەڵڵا سپاس دەکەم. حەز لە تەحینە ڕاشی راشي ڕاشی بله. بەڵێ ئەوەی لە کونجی دروست دەکرێ زۆر پێخۆشە والله زور خوش بەیانیان ئەی خۆی شاو دخون بەیانیان لا بياني حەز لە نانی بەیانیانە طبعا طبعا خۆشترین ژەمە طبعا لە ماڵەوە نانی بەیانی خۆیان لە زانکۆ والله عندك يعني جارك لمال دروس دكم جارك من طلبي داخلي ما لە داخلی ئەی ژیانی داخلی چۆنە بەلاتەوە والله زور فرصة قورسە فرصة لي بەس والله قەیناکە مرۆڤ بنیاتەنێ اكيد اكيد يعني فێرتەکە پشت بە خۆت ببەستی راحتكم كود ناين دروس دكم جلو بركم خوم يعني جلو بركي خوم خۆت دەیشۆی بخوم دايشون ئافرم وشتان ئەوە خێزانی مستەقبەلە لێرەوانە پێڵە مەڵم حەساوی بۆ خۆ یارمەتیە چێشتی بۆ لێنی جلی بۆ شۆی وایە طبعا دەی ئیشەڵڵا سەرکەوتووە بی سپاس دەکەم. ژیانی داخلی ڕاستە قورسە چکە پێشووتر ئەو کارانی کە لەوێ دێکی لە ماڵەوە نەتکردووە بەتایبەت بۆ کوڕ چکە کەچ هەر ئەو ئیشاناکە لە والله ماڵەوە خرسترينش دوا خواردنا خواردن دروستکردن خواردن دروستکردن. باشی لە خواردن دروستکردن اري والله مشتاق لطعم چی دروست دەکەی بۆیان والله دولمة دروس دكام أي آفرين. برنجو مرقة تشريب زیاتر ئەڵەن کام خواردنەوە خۆشە برادەرەکانە والله بس من برامة لداخلي تۆ براتن من برام والله ئەها ئێدە بە یانی براکە وەگەر ناخۆشی ژوارە لە خۆشە هردا خوش من هەر خوش دەخوا دەی زۆر چاکە لە شتان ساق بێ پرسیارێکە لە یەکەم وەڵامەکە زانی آسان بەسەر چاو یارمەتی تێم باش ئەگەر قورسیش بێ هەر یارمەتی تێم بۆی ببیتە خاوەن خەڵات باشە لە قورئانی پیرۆزدا چ سوورەتێک تایبەتە بە ڕزق و ڕۆزی برزق روزي بەڵێ اختیار تێمێ سوورەتی واقعە سوورەتی یاسین سوورەتی فاتحە ياسين بیگۆڕە فاتحة دەوجەوەرە درستە؟ دەوجەوەرە نانە بیگۆڕە بیگۆڕە الواقع یەک وەڵام سورة بەرێ الواقعة یەک وەڵام سورة باشە؟ الواقعة سوورەتی واقع دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکی زۆر باشم بنێ بۆ ئەو کوڕە ڕێکوپێکە فەرموو ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزێت دەچیت لە تێکساس چیکن بە فرینان دەخۆی مادەم باسی خواردن مانگر وڵە نانخۆ برسی والله دێستا برسيارش كلهم برسا يعني أروالو زانياني پرسیارێکی تری لێ بپرسم ئەی تۆ خۆت زانیاری لە چ شتێکا زۆر زۆر باشە والله قرآن باشم لميجو لبيركاري ئافرین لزمانش من چهار زمان چوار دزانم زمان دەزانی عربي وكردي وتركي وانجليزي ئەی ئافرین زۆر زۆر باشە چەند زمان بزانی ئەو نە مرۆڤی چەند باشە. ئەو نە بەشەری طبعا أكيد. وایە أكيد. یعنی مرۆڤێکان بەس ئینگلیزی زانێ مرۆڤێکان بەس عەرەبی زانێ بەڵام ئەو چەند مرۆڤە لێک مرۆڤان ئەویش هەم بۆ کارکردن هەم بۆ ژیانی ڕۆژانە زۆر زۆر باشە زۆر سوودی لێ وەرەگری بالدنيا أيوة. ئینشەڵڵا هەر سەرکەوتووە بی شتێکی خۆشمان بۆ باس بکە وكوتشي يعني بەسەر هاتێکی خۆش مەنگە خۆش نیە گۆرانێکمان بۆ بڵێ لا والله دنجش وشني ئەی لە چیا زۆر باشی لە والله بەدەم ئیشکردنەوە چی يعني ئەڵێ مهنة وشتانا بەڵێ والله لا رسم رسم عفوا. باشم لخط خەتات خطاط وشيتر والله وشتانا ها لا أوا ماشەڵڵا سپۆرتەکان باشم. زمانی شەزانی تو زمانش دزانم جمهوری کوێیت لە سپۆرتەکان لسبورت كام برشلونة بەرشەلۆنە أكيد یەکشتین نازم بۆچی زۆربەی ئافرەتەکان بڵێ ڕیال مدرید وەزم تاکە ئافرەتم من بەرشەلۆنەم واي بس آخر برشلونة زور يعني بناو باند لهم جهان وایە زۆر زۆر زیرەکن یاریزانەکانیان ماشەڵڵا أكيد ولا ميسيش من يعني ئافرین من ڕێک لەبەر میسی أكيد أكيد زۆر چاکە لە شستاق بێ زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ بەشداریکردنت
کاتێکی خۆش بخوال لەگەڵ ان شاء الله سپاس خۆزم هێشتا حەز دەکا قسەی ترمەوە بکە حەز لێ قسەی ترمەوە بکەی نا پرسیار چتر لۆ پرسیاری تری لێ بکەم باشە شەقامی متەنەبی لە کام شارە بغداد ئافرین شارع رشید یاڵە دەی باشە پرسیارێکی ترێ لێ یەکەم لەگەڵ مەتەڵا باشی لەگەڵ مەتەڵا يعني یاڵە باشە ئەڵێ ئاوی پیا بکەی تەڕ نابێ خەنجەری پیاکەی شەق نابێ اسفنج نا وەڵامێکی ترمان پێ بڵێ و صابون سابوون صابون بەداخەوە زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەشداریکردنە زۆر خۆشحاڵ بووین کاتێکی خۆش و خوال لەگەڵ سپاس دەکەم با بچینە لای ئەو کاکەیە ئەش قسەمان بۆ دەکا سڵاو لێبێ چۆنی ببوورێت خوا دەمێک شەڕامان گرتووی ئەو وەستاوە قسە لەگەڵ منە بکە زۆر مەمنون سپاس دەکەم نای بەڕێزە إبراهيم کاک ئیبراهیم بەچێ سەرقاڵی کاک ئیبراهیم والله بخيندن لە شە ساغ بێ لە چ بە ئاستێکایی لە چ بەشێکی بەڵێ لە بەشی کارجێری یاسا کارگێڕی یاسا بەڵێ خۆت حەزی لەو بەشە بوو بەڵێ حەزم لە بەشی یاسا زۆر زۆر باش ئەنی کەسێکی قانونیت بەڵێ زۆر چاکە لە شە ساغ بێ قورس نییە بەشەکەتان وڵی قورساکە لە چیاگە هەر شتێک مەیلی لەسەر باوێ ئافەرم وایە بێگومان دەگەی ئامانجەکەی ڕاستە ئەمیش کە یاسام لە لای هەر لە گچکەی و حەزم لە لای ئەسا تا ئێستا زۆر چاکە لە ئەو شە بەشە بە دڵی خۆمە بەشی کارژێری یاسا بەڵێ. دواتریش درێژە بە خوێندن دەدەم دەی لە شە ساغ بێ عزیزی، ئینشاڵڵا سپاس سەرکەوتووە بی لە عزیزی، پلەی زۆر سپاس زۆر بەرزا دەتبینینەوە سپاس عزیزی. شانازی بە گەنجی وەکو بەڕێستانەوە ئەەکەین ئێمە کە ئامانجەکانیان زۆر گەورەیە و تەنها هەوڵ بۆ ئامانجەکەیان ئێن بەرەو ئامانجەکەیان ئەڕۆن و بەشتی بچووک کۆڵ نایەن بە طبعاً. پلەی بچووک کۆڵ نایەن بۆ بەرزتر ئەڕۆن هەنگاو بە هەنگاو تا دەگەی ئامانجەکەی خۆت ئینشاڵڵا ئەو ئامانجەی کە داتناوە پێی دەگەیت ئینشاءڵڵا تەلەبەی داخلی دیان ماڵتان هەر لە هەولێر نه هەماڵمان هەولێرە ئێ زۆر چاکە یعنی لە داخلینی تو ئەگەر لە داخلی بێسە بەسەراتی خۆش زۆر لە ناوەڵڵا داخلی ناوەڵڵا حەزم لە داخلی نییە دەی باشە هەر لە هەولێرین زۆر چاکە لە شەستاق بێ سپاس دەکەم. چۆنە هاتووی بۆ فامیلی مۆڵ وڵی لەگە برادران هاتیمە فامی مۆڵ هاتیم شتی بکڕین باشە چی ئەکڕن حەزتان لە چیە زیاتر بیکڕن بە خۆتان وڵی جلوبەرێک خواردن ئەوجا هاتین زۆر گرنگی بە جلو بەرگەی ئارێ وڵا بە تایبەتی قاتی ڕسمی ئەها قاتی ڕسمی وایە جوانە بە دەگمان قەمیس و پانتۆڕوان لەبێ دەکەم کابوو بەڵێ زۆر چاکە لە شەستاق بێ عزیز لەگەڵ باشە. پرسیار و وەڵامە چۆنی وڵی باش مەگە پرسیارەکانت وەرزشیبی زۆر باشە وەرزشی بێ بەڵێ بەرشەلۆنە ساڵی چەند دامەزرا بەخۆشم جمهوری باشلۆنەم دەیڵە بزانین وڵی 1900 و نازانم بەخوای نازانی سارکە بگۆڕە پرسیارەکەت بۆ بگۆڕم باشە پرسیارێکی وەرزشی لێ یەکەم بڵێ ئەوەیانە نەزانی قەینە ئەمەیان کریستیان ڕۆناڵدۆ والیری چەنە کریستیانۆ ڕۆنادۆ چ ساڵانە موالیدی دەکا 40 ساڵە والی دەکات چەند 85 بڵێ ئەی ئافرین دەستخۆش سپاس. وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن بۆ ئەم کاکەیە دەستان خۆش بێ فەرموو ئەوە سپاس خەڵاتی دەکەم. ئێمە بۆ بەڕێزە سپاس دەچیتە دەکەم. تێکساس چیکن لەوێ بەفرینان دەخۆیت بەڵێ سپاس بەدڵتە؟ دەکەم سپاسی بەرنامەکەتان دەکەم سپاس دەکەم و دایمان بینەرتر زۆر سپاس عزیز، دەکەم سپاس خۆشحاڵم گەورەم ئەکەن سپاس دەکەم، بەرنامەکەی من بە ئێوە جوانە طبعا زۆر سپاس عزیز، دەکەم سپاس دەکەم. بەسەراتێکی خۆشمان بۆ باسکە وڵی بەسەر هات لە زانکۆ شتێکی خۆشمان بەسەر نەهاتووە بۆمان وڵی باسکەی هاتێ بەزلە دەم دەسەنایەتە پیرە والله باشە سپاس بۆ بەشداریکردنت سپاس دەکەم. کاتێکی خۆش خوال عزیز، لەگەڵ سپاس دەکەم. سپاس دەکەم سڵاو لێبێ باشی سپاس بەخێر. نای بەڕێزێ کارزان کاکارزان بەچێ سەرقاڵی کاکارزان والله فەرمامە دەی لە ش ساغ بێ چۆنە هاتی بۆ فامیلی مۆڵ واللهی پیاسەکەم کردم زام
داشکان و شتەکان کەم لەبەر خادری داشکاندنەکان بەڵێ زۆر شتەکڕی دیارە هەڵی بە کاتی داشکاندنەکان ناوەڵ هەندێک بە زەحمەت شتی دەکەم والله آره. یعنی زۆر کەم شت ئەکڕیان خۆت پێ ساغ نابێتەوە کە بەخودای- چ ڕەنگێکتەوێت چ مۆدێلێکتەوێ مەسەد دێم لە بۆ چاکەتەچی کە دێم وازواز دەکەم والله آره والله. ئەو مشکیلەیە هیچ. ئەوە هەتا شتێک ئەکڕیە قیرەڵێ چاق دەی لە شە ساغ بێ سەرکەوتوبی سپاس دەکەم. هەر خۆت بەتەنیا هاتووی ئێستا بەڵێ. کەسر لەگەڵ نییە بەڵێ ئەدەی باشە فامیلی مۆڵە پێ چۆنە جەوەکەی وڵی خۆشە زۆش خۆشە. باش مۆڵێکی خێزانیە بێدەنگە زۆر خۆشە هەر چەنە قەرەباڵخە بەڵام بێدەنگە زۆر خۆشە بۆ ئیسعاج نابیکەیت سەردانەکەی خۆی ماوە دێم لەگە برادرایان لەگە ماڵێ بەڵێ لەگەڵ برادران دێ سەردانەکەی ئەچن شتە کڕنیان ئەچن لەسەر و دانیشن قاوەیەک دەخۆن بە خودای زاروایدا نادەخۆن. دەنووشین زاروای مەسەد دێن لە زرکوشتوا دەکرین زاروای مەسەد ئەوە زۆرچە. پێدی پێویستێکە شتەکەڕم دەی باشە لە شتان ساغ بێ و هەر لە خۆشییا بنیشەڵا کا کارزان لەگەڵ خواردنە چۆنی هەستەکەم خۆشخۆری لە آره. خۆشخۆرەچی آره. ئەڵێ خۆشخۆرە ناسێ وڵی حەزە لە چه خواردنێکە زیاتر خواردنە خۆش بی دادەنیشمە بە ئیسا دەکەم بەبێ حیساب دەخۆی آره. گوێ نایت بە ڕێوجیم و ناوەڵە قەڵی و زایفی و ناوە. لێ لە شە ساغ بێ زیاتر حەزە لە چ خواردنێکە وڵی خواردی ماڵێ زیاتر ئەی طبعاً هیماڵێ باک و خاوێنترا کابان بە خۆشەویستی و دروستیەکە وایە چ خواردنێکی ماڵەوە زۆر لا خۆشە خێزانە کفتەی زۆر خۆشە بەڵێ دۆڵمەی زۆر خۆشە خێزانیشە هەولێریە خەڵکی هەولێرە بەڵێ طبعاً کابانەکان ئەو ئەنەی و خاتونانی کە خەڵکی دەرەجەیەکە. هەولێرن دەرەجەیەکە بەڵێ. دۆڵمەیان و کفتیان و لە شتان ساغ بێ سپاس. هەر لە خۆشیا بن ئیشەڵڵا پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باش ئەو مۆری کە دەدرێت لە گۆشتی ئاژەڵ بەڵێ لە چی دروست کراوە مۆرەکە لە دروستکراوە بەڵێ مۆرەکە ئەو مرەکەبە لە چی دروست کراوە ئەوەی کە دەدرێت لە گۆشتی ئاژەڵەکە چکە ئێمە گۆشتە دەخۆین مۆرەکە زیانی نییە کە پێوەی بێت وایە بەڵێ ئەوە لە چ موادێک دروست کراوە ئەو مۆرە لە چ موادێک دروست کراوە وڵی نازانم ئاسانکاریت بۆکەم بەڵێ ترێ هەڵوژە قۆخ وڵی دەبی ترێوی دەبی شتەی ترێوی. ڕەنجی مۆرە زیاتر بەڵێ دەبی ترێویستە دەبێت ترێبێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن بۆ کارزان فەرموو ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزت ئەوەیان کارتی ئەربێلایە دەچیتە دیجیتال سیتی لە قوتابقی دووهەم بازاڕی دەکەیت ئەوەشیان کارتی فامیلی باربەر ساڵۆنە دەچیت کارەکانت لێوێ دەکەیت باشە زۆر سپاس خۆشحاڵ بووین سەرکەوتوبی شتێکی خۆشمان کورە بۆ کیۆڕی کاکە پەلەن نەبێت شتێکی خۆشمان بۆ باز ناگەی بە قورآن خۆش ناوە بۆ دەمە هیچ ناگوت خەڵاتەکەی خۆی بردوویستی بڕوە پێت خۆشە بوویتە خاوەن خەڵات بەتاکید. زۆر خۆشە کە خەڵاتە بێت اینجا گرنگ نییە خەڵاتەکە بچووک بێ گەورە بێ مووی بە خەڵات بەریتەوە بەتاکید. دەست وایە ناخۆشی. بەڵێ. سپاس دەکەم سەرکەوتوبی کاتێکی خۆش فعال لەگەڵ سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم ئازیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بەو هیوایان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ ئازیزانم دەبێت لە کۆتاییدا سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم هەمە فاشیۆن بۆ دابینکردنی جلوبەرگی من وەک هەمیشە باشترینەکان و جوانترینەکانیان لەلا دەست دەکەوێت دوکانیان لە داونتاونە هەروەها فەرعیان هەیە لە دووسایدی منارە سەردانیان بکەن هەروەها دەمێت سوپاسی سپۆنسەرەکانی ترمان بکەم تێکساس چیکن براندی ئێڤرۆشە دیجیتال سیتی سیتی تایم ئەربێلا باخی خاتینە فامیلی باربەر ئەم ساڵۆن بەو هیوایان بەرنامەی مایکە سوورەکەی ئەم شەومان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێ تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم و هەر شاد بن و خواتان لەگەڵ